هونەرمەند دیلان هونەر یەکێکە لەو هونەرمەندانەی کە بەگومان خاوەنی چەندین بەرهەمی تایبەت بەخۆیەتی و گومان لە دەنگی بۆ بە چەندین ستایلی جیاواز بە خۆشحاڵیەوە لە ئێستاە لە ڕێی پرۆگرامی کورسات مەگەزینەوە باس لە بەشێک لە کار و چالاکیەکانی خۆیەکە و هاوکارمان رەنا چاوپێکەوتنێکی تایبەتی لەگەڵ ئەنجام داوە پێکەوە بینەرێ بین و ئەگەڕێم وڵاتان فەرموون. سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش ستافی کورسات مەگەزین ئەمڕۆ ئێمە لە یەکێک لە سودیۆکانین بۆ ئەوەی گفتوگۆ و قسە و باس بکەین لەبارەی نوێترین کاری هونەری هونەرمەندی خۆشەویست و دەنگخۆش کاک دیلان هونەر کە کارێکی هونەری نوێی ئامادەیە بۆی قسە و باسی زیاتر بکەین لەم بارەیەوە. ئەمڕۆ کاک دیلان خۆیمان لەگەڵە بێ. سڵاو لێبێ کاک دیلان، ئەم کاتەوە باش. سڵاو لێوەش، ئەم کاتی تۆش باش. کاک دیلان تەندروستی و چۆن هەستەکەم دەست شکاوە یان درزی بردووە؟ وەڵایی لە وەرزشە تۆزعزەتی گەیشتەوەی ڕاستی بە درزی بردووە، یەکترم شتیان بۆ داناوم و باشە بێ وردەوردە ئینشاڵڵا. کاک دیلان ئەمڕۆ لێرە سەرقاڵی چیت؟ کاری هونەری نوێ ئامادەیە؟ خەریکی چ بەرهەمێکی نوێیت؟ بەڵێ ئەمڕۆ لە ستودیۆی ڤینۆم لەگەڵ کاگارامە خەریکی ڕێکۆرکردنی بەرهەمێکی تازم، ئیشی ڕێکۆرکردنەکەمان ئەمڕۆ تەواو کردو و ئینشاڵڵا هەر لەم هەفتەیە لە هەفتەی داهاتووە کلیپەکەشی بۆکەین. زۆر باشە کاک دیلان، ناوڕۆکی ئەم بەرهەمە خۆی لە چی ئابینێتەوە؟ تێکستەکەی هیکەیە؟ کاری میوزیک بە شێوازێکی گشتی کێ کردوێتی؟ تێکستی گۆرانەکە باس لەو ئەکات کە ئەڵێ دڵخۆشم مەکە بە هاتن کاری هەموو کەسێک نییە، ینی هەموو کەسێک هاتنێکی بێ ڕۆشنەوەی پێ ناکرێ. مەبەستی گۆرانەکە ئەم بابەتەیە، وەکو کلیپەکەش شتێکی بیدایی لەگەڵ کاگارامە لەسەر ڕێکەوتوین کە مجەڕە دەرخۆم و باسی ڕۆژێکی خۆمەکات، بەڵام شتێکی بیداییە، ینی قەرایری نیاییمان لەسەر کلیپەکە نایەوە. کاک دیلان، تێکستی ئەم بەرهەمە کێ نووسیوێتی؟ وەگەزانم بەشێک لە بەرهەمەکانت خۆت تێکست بۆ نووسیوە و ئەم تێکستیان خۆت کاری نووسین بۆ کردویان کەسێکی تری لە پشتەوە؟ تێکستی گۆرانەکە با بڵێن نیوەی تێکستەکەینی خۆمە، نیوەشی ئی کاک مازیار فایق. بڕیار وایە بەرهەمەکە کاری وێنەگرتنەکەی لەکوێ بۆ بکرێەوە هەروە ئەم کلیپە کەی بڵاو بێتەوە؟ بە حکمیەوەی کە سیناریۆیەکی تا ڕادێک سادەمان داناوە، پێویستی بە لۆکیشنێکی زۆر ئەوە نییە کە ینی شوێنێکی زۆر جیاواز بێ، بۆی هەر قەرارمان ناوە لە سلێمانی بۆ یەکەین. وەکو کاتی بڵاوکردنەوەکەشی بەڕاستی هیچ موعیدێکی دیاریکراومان نییە، هەر کاتێکە گۆرانەکە تەواو بوو، ئیشەکە تەواو بوو، دوای چەند ڕۆژێک بڵاوەکەینەوە. زۆر باشە کاک دیلان، پێش ئەم بەرهەمەش دوو بەرهەمی نوێت بڵاو کردەوە بە نزیکانە بڵاو بوویەوە بەرهەمەکان. پێم وابێ یەکێک لە بەرهەمەکان لە وڵاتانی دەرەوەش کاری وێنەگرتنی بۆ کرابوو. کارکردنی هونەری بۆ تۆ لێرە ئاسانترە لە کوردستانیان لە وڵاتانی دەرەوە؟ بڵێ وڵا ئەوەی ڕاستی بێ هەڵبەت بە تەشید لێرە کاری هونەری ئاسانترە، چکە هەم بە حکمی زمانەکە کە ینی هەموو برادران و دۆستانەمەیان لێرن ئەتوانین ینی بە زووترین کات ئیشێکی هونەری دروستکەین. بەڵام وەکو ئەوەی کە ئیشێک بێ خزمەت بە چاوی بینەرکە شتێکی دووبارە نەبێ، هەڵبەت ئێمە بەو سەبەبە ئێمە تورکیامان هەڵبژاردە بوو حەزمان کرد لێوێ بیکەین. لەوێ زۆر زەحمەترە ئیشکردن، چکە یەک زمان نازانی، دوو ئەو کەسانی کە مختصن بە ئیشەکە ینی بگەڕی بیان دۆزیتەوە بیانێنی چ ئەکتەر بێت چ ینی ئەو کەسانی کە تایبەتن بە ئیشی کامێرەوانە. من تەنها لێرەوە کاگارام سەردارم بردبوو لەگە خۆمە، هەڵبەتەیترە و هەڵبەت ئەوەی تر بۆ خۆی گەورەترین کاراسانی بوو کە بۆ منی کرد، بەڵام لە هەموو حاڵەتێکە هەر لێرە ئیش ئاسانترە وەک لەوەی کە تۆ لە دەرەوە بیکەی. زۆر باشە، ئێمەش هیوای سەرکەوتنە بۆ خوازین بەو هیواین کە بە نزیکترین کات ئەم بەرهەمە نوێشت بڵاو بێتەوە. بەڵام ئێمە وەکو کورسات مەگەزین پێمان خۆشە بەشێک لەو بەرهەمەمان گوێ لێ بێت ئەمڕۆ. زۆر سوپاس، ئێوەش بەخێر بێن، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، فەرموواجی لێ بگرین. منت فریودا بەم ئەوینە ئێستاش وەرە حاڵم ببینە، نەتەزانی چیەکەی بۆ کێکەی تر لەدەسەدەی، بەس من خۆشەویستی تۆوانە هاتی لام ببینی، هاتی ژیانم بشێوێ
دەم هاتیناک بەدڵ وە خاریکا کۆتا